بسم الله الرحمن الرحيم. بناوی خوای گەورە دەست پێەکەین. کوڕە زۆر باشەکان، سڵاوی خوای گەورە لە هەموو لایەک. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەت مامۆسایانی بەڕێز لە ناوەندی هەژان و بە میوانداری ماڵە ئاوەدانەکەی ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیان لێرەین و بە هەردوو لە ماڵە گەورەکەی کۆی سڵاو لە کۆییان و دڵفراوانیان. باشە بەڕێز نەڵی بینینەوە. ئازیزان، من بابەتەکەمە تەواوکەری بابەتی کاک دکتۆر سەلمانە و سەرەتایەکیشە بۆ بابەتەکەی مامۆستا تەحسینی بەڕێز. بابەتی لە ماوەی نیو سەعاتە ئینشەڵا کە باسێکەم بابەتەکەی من پەیوەندیە لە نێوان ئیمان و کردداری چاکە و هەوڵە دەم لە چوارچێوەی قورئانی پیرۆزە باس بکەم. ئەوەی بەڕێز کاک دکتۆر سەلمان باسی کرد سەرەتایەک لەبارەی ئیمان ناسی، شێوازەکانی ئیمان و کاریگەریان و پیادەکردنیان لەلایەن مرۆڤەوە لە ژیانی خۆیان. من هەوڵە دەم بابەتەکە بەرمە چوارچێوەی قورئانی پیرۆز و لەو چوارچێوەیە قسە بکەم. ئێمە وەکو موسڵمان و زانا موسڵمانەکانی پێش خۆمان بابەتی پێناسەکردنی ئیمانێکێک بۆ لە بابەتە گرنگەکان بەلایەنەوە. ئەوانەی لە چوارچێوەی علمی تەسەوف و تەزکیە ئیشیان کردووە، ئەوانەی لە چوارچێوەی فقه و ئوسوڵا ئیشیان کردووە و ئەوانەی لە چوارچێوەی زانستە ئیسلامیەکانە بەگشتی قسەیان کردووە. مناقەشاتی گەورە ڕووی داوە تا بابەتی علمی کەلام و ئەوانەی تر. ناچینە ئەو وردەکاریانە و کارێکمان پێیان نییە، بەڵام کۆی یان پوختی ئەم بابەتەی کە پێناسەی ئیمانیان کردووە، ئەوەی کە بە ئیستیلاح لە بینی دوو کەوانە پێڵێن ئەهلی سونەت و جەماعەت، لەسەر ئەوە کۆکن کە ئیمان لانی کەم ئەم سێ شتەیە: تصديق بالجنان وإقرار باللسان وعمل بالأركان. ئەم سێ کەلیمە یعنی چی؟ واتە ئیمان سەرەتا باوەڕهێنانە، دانپێهێنانە لە ناخی خۆتەوە. جینان لێرە ئەتوانین ئاماژە بکەین بڵین بە عقل، بە دڵ، بە دەروون، بە ناخی خۆت. سەرەتای ئیمان لە ناخی ئینسانەوە دەست پێ ئەکات و دواتر لە ڕێگەی شایەتیدانەوە ئەم داگیرسانە، ئەم باوەڕهێنانەی کە لە ناخەوە بە عقل و ویژدان و دڵ و دەروونت باوەڕهێنی لە زمانتەوە دەری ئەبڕی، ئیتر ناتوانانی شتێکی شاراوە بێ. بۆیە کە لە ڕێگەی دەربڕینی زمانەوە سەرەتاکەی بە شایەتومان دەست پێکاکەڵی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. ئەمە سەرەتای دەربڕینی ئیمانە، چوونە ڕیزی ئیماندارەکانە. بەڵام بەوەندە کۆتایی نایە، ئیتر دواتر هەر شتێک ئەڵی لە وتنەکان لە گفتارەکان لە چوارچێوەی گونجا نابێت لەگەڵ ئەو ئیمانەی کە هەڵگریتی. باسنەی سێمی بریتە لە کردار، کاردانەوەی لە جەستەیە. عەمەل بالئەرکان یعنی چی؟ واتە بە دەستت، بە قاچت، هەموو ئەو جوڵانەی کە ئینسان ئەنجامی ئەدا و کردار و عەمەل پێکێنێ کە بەشی بابەتەکەی ئێمە پەیوەندی ئیمان و کردارە. واتە لە کردارەکانیشتا بەپێی ئەو ئیمانەی کە لە دڵ و دەروون تا چەسپیوە، لە مێشک تا چەسپیوە، باوەڕت پێهێناوە، بە زمانت دەرت بڕیوە، خاوەنداری لە یەکەی بووە بە شوناسی تۆ، بووە بە هەویەی تۆ، لە کردار تا ڕەنگ ئەداتەوە. ئیمان سەرەتاکەی لە دڵ و دەروونەوەیە، بەرهەمەکەی لە دەرەوە ئەبێنرێت. ئیمانێک ئەگەر کردەوەی چاک و بەرهەمی نەبێت لە دەرەوە، ئیمانێکی ناتەواو. ئەمە زیاتر ڕوونەکەمەوە لە سێ کەلیمەیە وتویانە ئیمان بریتە لە نیەتون و قەول و عەمەل. بەمە بەست ئەم هەندێک لەم عەرەبیانەم داناو، چکە ئەزیزان و خۆشەویستان لە دووهۆکەوە لەگەڵمانن تا گەرمیان بۆ ئەوەی وشەکان و زمانەکە یارمەتی دەربێ بۆ زیاتر تێگەیشتن. ئیمان نیەتێکە، نیەت خۆتان زانین مەحەلە القەلب، نیەت لە ویژدان و لە ناخ و لە دڵی ئینسانایە، و قەولێکە بە زمان دەری ئەبڕین و بەشێکیشی بە کردار ئەنجامەدەین. واتە ئیمانی ئێمە ئیمانێک نییە تەنها پەیوەندیەکی نهێنی لە بینی خۆمان و خوای گەورە، و ئیمانێکیش نییە پەیوەندیەک بێ و تەنها بە زمان ئیدعا و بانگەشەی بۆ بکەین، بەڵکو ئیمانێکە لە دڵ و دەروون تا چەسپیوە بە حەقیقەتێکی گەورە کە بوونی خوای گەورەیە. و دکتۆر سەلمان باسی کرد بەشی ئێمە بۆ خوای گەورە ئەوەیە کە ئیمانمان پێێتی، ئیمانمان بە گەورەی و دەسەڵات و بەدیهێنەری و چاودێری ئەو هەیە و پەیوەندی لەگەڵمانە تا مردن و دوای مردنیش.
و ئەمە دەرئەبڕی بە گوفتار و بە کرداریش ڕاستیەکەی ئەسەلمێنی. الإيمان ما وقر في القلب وصدقه العمل. ئیمانی ڕاستەقینە ئەوەیە کە لە دڵتا جێگیر بوو بە کردەوەکانت ڕاستیەکەی بسەلمێنی. بۆیە خەڵک ئەڵێن گرنگ نییە بەلای منەوە ئیمانەکەی تۆ لە دڵتا چەنە، زۆرە یان کەمە. گرنگ نییە بەلایمەوە بە زمانت چی ئەڵێ، گرنگە بەلای خەڵکەوە کردەوەکانی تۆ چۆنە. ئیماندار لە ڕێگەی کردەوەکانیەوە ئەناسرێت. ئەم سێ باسنەیە هەرسێکیان گرنگن، هیچیان بەبێ ئەویتر نابێ. بۆیە ئەگەر ئەم سیانە نەبێ، وەکو عەرزم کردن ئەمە بابەتێکی قوڵە لە عیلمی کەلام و مناقەشاتی بینی فیرەقی ئیسلامی وانامە ئیشمان بەوە نییە. ئیشمان بە بەرهەم و پوختەکەی هەیە کە بریتێ لە ئەم سێ بازنەیە پێکەوە. هەنگاوێک زیاتر بچمە پێشەوە کە لەگەڵ تایتڵی چادرگەکەشمانە یەک بگرێتەوە بۆچی ناوی فکر و ئیمان و کردارە. چونکە ئێمە وەکو مرۆڤ لانی کەمێکێک لە قوتابخانە گەورەکانی بواری سایکۆلۆژیا دەروون ناسی کە سایکۆلۆژیای پۆزتیڤ یا ئەرێنیە، علمی نفسی ئیجابی، زۆر تەئکید لەمە ئەکەنەوە تەنانەت لە ڕووی عیلاج و لە ڕووی دەرمانی لانی نفسی ئەوانەی کە تەنانەت تووشی نەخۆشی نیشە بن. ئەڵێن مرۆڤ بە گشتی سێ ڕووبەرە، سێ ساحەی سەرەکیە. یەکەمیان بریتێ لە بیر و باوەڕەکان، ئەفکارەکانی ئێمە، معتەقەداتی ئێمە، بیر و باوەڕمان لەبارەی خۆمان، لەبارەی خوای گەورە، لەبارەی ئینسانەکانی تر، لەبارەی تەواوی کەون و وجودەوە. ئەمانە بیر و باوەڕن. تا بیر و باوەڕە وردەکانمان لەبارەی ئەوەی کە چۆن هەڵسوکەوت دەکەین. ئینسان بەشێکی گەورەی بریتێ لە بیر و باوەڕەکانی. بەشی دووەمی بریتێ لە هەست و سۆزەکانی، مەشاعیرەکانی، ئیمۆشنەکانی، تووڕەبوونی، هێوری، پێکەنینی، گریانی. باشە هەموو ئەم هەستە مەشاعیرە ناوەکیانن. سێمیشی بریتێ لە سلوک. سلوک بە ئینگلیزی پێڵێن بیهیڤێر، واتە ڕەفتار بە کوردی. ڕەفتار هەردوو بواری گفتار و کرداریش ئەگرێتەوە. واتە ئێمە وەکو مرۆڤ سەرەتا ئەفکار و بیر و باوەڕەکانمان، دواتر هەست و سۆز و مەشاعیرەکانمان چیە، دواتر لە دەریشەوە چی ئەنجام ئەدەین، گفتار و کردارەکانمان کە هەردووکیان ئەکاتە ڕەفتاری، ئەکاتە سلوک. ئەگەر ئەم سیانە سێ پێکهێنەری سەرەکی مرۆڤ بن، ئەوە ئێمە سەرەتا بەوە دەست پێ ئەەکەین ئیمان بەشێکی زۆری نەبینراوە، پەیوەندی بە بواری یەکەم و دووەمەوە هەیە. ئیمان وەکو بیر و باوەڕ، ئیمان وەکو هەست و سۆز و مەشاعیر کە بابەتی عەقیدە و بابەتی تەزکیەی نەفس ئەکەون ئەم دوو ئیشەمان بۆ ئەکەن. بەڵام هێشتا لە ناخی خۆمانە. من چاومدا ئەخەم هیچ کەسێک لە ئێوەی بەڕێز نازانێ بیر و باوەڕەکانی من چییە، هەست و سۆزەکانی من چییە، تەزکیەی دەروونم چییە، ئارامی و تووڕەبوون و هەڵکشان و پێکەنین و خەندەکانم چییە. بەڵام مجرد ئەوەی کە چاوم کردەوە، قسەم کرد، گفتارم دەربڕی، جوڵەم کرد، کردارم نواند، ئیتر دەرئەکەوێ من چیم. بۆیە بەشی دەرکەوتەی دەرەوە بریتیە لە عەمەل. شتێک هەیە زۆر جار ئەوترێ لە ڕووی فقهیەوە، ئەڵێن شەرع زاهربینە. بینیوتانە بیستوتانە ئەمە. شەرع زاهربینە یعنی چی؟ یعنی ئەوەی کە ئەنجامی ئەدەی ڕووی دەرەوە، گفتار و کردارەکانت بەڵگەیە لەسەر ئەوەی کە بیر و باوەڕ و دڵ و دەرونت چۆنە. جیاوازی نێوان مسلمان و ئیمانداری ڕاستەقینە و منافق چییە؟ دووڕوو. دەستخۆش. ئیمانداری ڕاستەقینە ئەوەیە کە ئەوەی لە دڵیا هەیە بە گفتار و کرداریش دیار و پیشانێدا. بەڵام منافق ئەوەی ناخی یەکسان نییە بەوەی کە لە دەرەوە ئەنجامێدا، لە دەرەوە ئاکتینەکە، تەمثیلەکە، دووڕیە. ئافەرین. بەڵام ئیمانی پێی نەچەسپاوە. بۆیە ئیمان ئەوەیە کە ئەمانە کۆکاتەوە، کەواتە بابەتی ئیمانداری بە قوڵی پەیوەندی هەیە بەوەی کە ئێمە وەکو مرۆڤ پێکهاتەکانمان ئەم سێ ڕووبەرە سەرەکی کە هەمانە لە چی پێکاتەوە. خۆشبەختانە وەکو عەرزم کردن ناونیشانی چادرگەکەشمان لەوایە. ئەم مقەدیماتانە سەرەتایانە بۆچی باسەکەم بەڕێزان؟ بۆ باسەکەم کە دوو کەسایەتیتان پێ بناسیێنم ئەمڕۆ، هیوادارم دواتر لەسەری بخوێننەوە. بەشێک لە پەیامەکەی منەوە. یەکێک لەمانە بریتیە لە مەرحوم و خوا لێخۆش بوو عەلی عیززەت بیکۆڤیچ. ئەم پیاوەتان بیستووە ئەیناسن؟ ئەمە یەکێکە لە گەورەترین بیرمەند و مفەکیرە موسڵمانەکان لە سەدەی بیستە.
بێ منافس یەکێکە لە گرنگترین بیرمەندە موسڵمانەکان لە سەدەی 20 و سەرۆکی کۆماری بۆستنە و هەرسێک بوو و ئەمە ساڵانێکی زۆر لە ژێر دەسەڵاتی شیوعەکانە ژیا بوو لە یوغسلافیای کۆن دواتریش سەرکردایەتی گەلەکەی خۆی کرد وەکو مسلمانێک کە ببن بە خاوەن کۆمارێکی تایبەت بخۆیان ئەوە بوو تووشی شەڕ و هێرش و پاکتاوکردن و جینۆساید بوونەوە لەسەر دەستی سربەکان بە دەرەجەی یەکەم و هەندێک لە کرواتەکانیش کە مەسیحی ئەرثۆدۆکسی و مەسیحی کاتۆلیکی بوون بەڵام کۆڵی نەدا ئەم پیاوە تا کۆمارەکەی بینا کرد و پێش ئەوەی وەفات بکە لە سەرۆکایەتی دەستی هەڵگرت بۆ ئەوی ببینێ نەتەوەکەی کەسێکی تریشەکەن بە سەرۆک یەکێکە لە نمونە گرنگەکان یەکێکن لەوانەی کە لە سەدەی 20 بە یەکێک لەو بیرمەندانە ئەژمێرێ کە بیر و باوەڕی دروستی هەبووە ڕەفتار و خەباتی بەپێی بیر و باوەڕەکەی کردووە و تا کۆتایی ژیانشی لەسەر برد نمونەیەکی جوانی کۆکردنەوەی بیر و باوەڕ و ئەفکارە لەگەڵ ممارسەیە و مجاهیدێکی گەورە بوو شعبەکەی خۆی بەجێ نەهێشت لە قورسترین زروفەکانە تا گەشتنی بەنجام بۆیە ناسانەکەی بەلای منەوە گرنگە کۆمەڵە کتێبی هێکراون بە عەرەبی و شاکتێبەکەی بریتە لە ئەلیسلام بینە شەرقی وەلغەرب پێما بکراوە بە کوردیش بە تەرجەمەی بە کوردیش هەیە ئەم مقدمەیەم بۆچی باس کرد عەلی عیزەت بیکۆڤیچ لە تەواوی کتێبەکەی ئیسلام بینە شەرقی وەلغەرب چیمان پێڵێ ئەڵێ ئێمە بە تێگەیشتنی خۆر ئاوا منهەجیەت زۆر گرنگە بۆچی ئەم دوو کەسەتان پێناسێنم بیکۆڤیچ و ئەوش دواتر دێن بۆی بزانین هەر بابەتێک ساکەین ئێوە گەنجن ئەخوێننەوە دیراسەکەن بە منهەجیەت میتۆد هەبێت تێبگەی بزانی بە چۆن ئەچیتە بەردەم بابەتەکان چۆن لێکۆڵینەوەیان لەگەڕەکەی بیکۆڤیچ ئەڵێ ئەگەر تەماشای مێژووی مرۆڤایەتی بکەین بەردەوامی ئەمە دوو ئاراستەمان هەیە ئاراستەیە کە زۆر تەرکیزی لەسەر لایەنی ڕۆحی و ئەفکار و بیر و باوەڕە کە میثالیەت و ئایدیالیزمە ئاراستەیەکیشمانەیە ئەو پەڕی مادیگەریە ئیتر ئەمە لە ئەفلاتۆن و ئەرستۆوە دێنێت تا ئەمڕۆ ئەڵێ بەوەی کە زۆرتر لایەنی ڕۆحی و بیر و باوەڕی تیایمە پێڵێن ئاین دینی مەسیحیەت بە بۆچوونی ئەو دوای ئەوەی مەسەلەی ڕەهبانیەت و لایەنی ڕۆحی زاڵ کراوە بەسەریا نوێنەراتی دینەکە بۆیە لە غەرب کە ئەڵەی دین تەنها پەیوەندیەکە لە بینی خۆت و خۆیان لایەنی نیەت و تعالیمێکی ئەخلاقی ئەگرێتەوە لە بەرامبەر ئەمە چیمان هەیە جیهانی مادەمان هەیە یان علممان هەیە یان ژیانی دنیامان هەیە کە ئەو ئەڵێ زۆرتر لایەنی مادی وە لە ناوان دینەکانیشا بە بۆچوونی ئەم تا حەدێک یەهودیەت تعبیر لەماکە کە زۆر دنیاگەریتیە بەڵام بە بۆچوون و منهەجیەتی ئەم پیاوە ئیزافە گەورەکەشی ئەوە بوو کە بۆ جیهانی پێشکەش کرد ئەڵێ ئیسلام ئەم دوو شتە کۆ ئەکاتەوە ئیسلام بریتیە لە وجودێک کە هەردوو ئەم دوو جەمسەرە هەردوو ئەم قوتبە کۆ ئەکاتەوە ئەو پەڕی ڕۆحانیەت لەگەڵ ئەو پەڕی مادیە دنیا و قیامەت بەیەکەوە کۆ ئەکاتەوە و ئەمە بریتیە لە ئەوەی کە ئیسلام ئیزافەی بۆ مرۆڤایەتی لەم سەردەما ئەوەیە کە لایەنی ڕۆحی و لایەنی مادی بەیەکەوە کۆ ئەکاتەوە دنیا و قیامەتیش بەیەکەوە کۆ ئەکاتەوە ئەم تێبینێم بۆچی باس کرد بە ڕێزان بۆی بڵێم بیکۆڤیچ لە کتێبەکە لە ئیسلام بینە شەرقی وەلغەرب یەکێک لە تایتڵە لاوەکیەکانی ئەوەی باسی نیەت و کردارەکە پەیوەندی نێوان نیەت و کردار ئەڵێ نیەتی ئینسان بڕیارە ناوەکیەکەی کە ها ئیمان لەو بەشەی کە پەیوەندی بە بیر و باوەڕ و بە ناخمانەوە هەیە نیەت لەو شوێنەیە نیەت و مەحەلها القەلب شوێنەکەی لە دڵایە ئەڵێ بڕیارێک اختیارێک هەڵبژاردنێکی گرنگ هەیە سەرەتا اینجا دوای لە دەرەوە ئەبێ بە عەمەل ئەوەی گرنگە نیەتەکەیە اختیارە هەڵبژاردنە ئەخلاقیەکەیە ئیرادەی مرۆڤایەتیەکەیە کردار لە دەرەوە ئەنجامێدەی ئەوەی کە گرنگە سەرەتا نیەتت هەبێ باوەڕت هەبێ بە شتەکە ئەوجا کردارەکە ئەنجامەدەی جاری وایە ئینسان ناتوانێت کردارەکەش ئەنجامدا بەڵام بەپێی نیەتەکەی خۆی ئەجر و پاداشت وەرەگرێت بەڵام بە خراپەوان نییە بە ڕەحم و لێبوردنی خوای گەورە ئەگەر نیەتی خراپەیەکیش بێنی تا نەیکەی بە کردار بە تاوان بۆت نانووسرێ بەڵام حەسەنات و چاکە ئەگەر نیەتێکی ڕاستەوخۆ و سادقانە بهێنیت نەشتوانی ڕێگریشت بۆ دروست ببێ کە کارەکەت ئەنجام دەی هەر بە چاکە بۆت سێ بکرێ بەڵام ئەم بابەتە گرنگە پەیوەندی نیەت بە کردارەوە ئەساڵەتی مەسەلەی ئیمان و عەمەل بەیەکەوە کەسێکی ترتان پێناسێنم کەسێکە لە دەرەوەی عالەمی ئیسلامی پیاوێکە یابانیە تۆشیهینکۆ ئیزۆتسۆ کتێبەکانی کراون بە عەرەبی و یەکێکن لەو کەسانەی کە قورئان ناسێکی گەورەیە لە سەدەی 20
و مامۆستای زانکۆ عەرەبی ناسێکی زۆر باش زان و ناسێکی باشە چەندین زمانی تریشی زانیوە لە زمانە شەرقیەکان و دیراسەیەکی گەورەی قورئانی پیرۆزی کردووە 3 کتێبی تقریبا بە تەرجەمە کراوە ئەوەی من بزانم بۆ زمانی عەرەبی و شتەکانشی زۆری کراوە بۆ فارسی چونکە مامۆستاش بووە و لە تاران و لە شوێنەکانی کە کتێبێکی هەیە زۆر مەشهورە بە ناوی الله والإنسان في القرآن ئێمە لە هەژان نەختێک ئیشمان لەسەر کردووە و من بەندە لە بەپوختی مقدمەیەکشم بۆ کتێبەکەی لە کاتی کەرنتینەوەوانە پێشکەش کرد بەڵام مامۆستا تەحسین و مامۆسانی بەڕێزی تر زۆرتر ئیشان لەسەر ئەم پیاوە کردووە ئەم باس لە پەیوەندی بینی ئیمان و ئەخلاقەکە طبعا ئەمە یەکێکە لە کتێبەکانی هەر بۆ ناساندنی المفهومات الأخلاقية الدينية في القرآن طبعا كتابي دوما كتابي كمان أو بكوتم كتابي سيمش باسي إيمانك لا شوارشوي علمي كلامي إسلامي وأنا لێکۆڵینەوەیەکی وردی کردو لە قورئانی پیرۆز بۆچی ئەم پیاوە ئەناسێنم کاتی بۆ تەرخانەکەم بۆ ئەوەی منهەجیەتەکەی بناسن دێت لە قورئانی پیرۆز ئەکۆڵێتەوە وەکو یەک منزومە پێکەوە وشەکان ڕەبتیان بە یەکەوە چییە وشە کلیلیەکان چۆن کاریگەریان لەسەر یەکتر هەیە چۆن بێ ئەمە ناسین ئەم پیاوە لە مقدمە ئەم کتێبە ئەڵێت هەرچی فەزائیلە ئەخلاقیەکان هەیە هەرچی ڕەندی فەزیلەت بەمانای ڕەندی هەرچی فەزیلەتێکی ئەخلاقی هەیە لە ئیسلامە ئیلا بنەماکە ئەگەڕێتەوە بۆ ئیمان ئیمان سەرچاوەی هەموو فەزیلەتێکە لە تێگەیشتنی ئیسلامیە تا ئیمانێکی ڕاست و جێگیرت نەبێ فەزائیلەکانیشت ڕاستگویانە نابن واتە ئیمان پاڵنەرێکی ڕاستەقینەیە بۆ ئەوەی تۆ لە دەرەوە هەموو گفتار و کردار و تەنانەت ئەوانشی کە پەیوەندی بەلایانی ناوەکی ئینسانەوەی لە مەسەلە ئەخلاقەکانە تەواو بێ ئیمان لای بیگۆڤیج وتمان سەرچاوەی کردارە ئیمان و نیەت لای ئیزۆتسۆ باس لە پەیوەندی ئیمانەکە چۆن ئەخلاق هەموو ئەخلاقە ئیسلامیەکان سەرچاوەکەی بۆ ئیمان ئەگەڕێتەوە پەیوەندی نێوان ئیمان و کرداری چاک لە قورئانی پیرۆزا زۆر ڕوونە نزیک لە 50 شوێن نزیک لە 50 کەمتر یا زیاتر باسی ئیمان کراوە الذين آمنوا یەکسەر لەگەڵیا وعملوا الصالحات دوانەی نێوان ئیمان و عەمەلی صالح لە قورئانە زۆر واضحن زۆر دیارە ئیمانی تەواو ئەوەیە کە عەمەلی صالح لە دوای خۆیان دێنن هیچێک لە مفەسیرەکان ئەڵێت هەموو چیرۆکی قورئان بۆ ئینسان بریتیە لەوەی ئیمان بێنیت إيمان بالله واليوم الآخر إيمان بيني بخواي جورا وإيمان بيني بالروجي دواي أما هرشي أركان إيمان شش أركان قلم دوانات جيجي بتو شو كبين جام بيندي بإيمان بخوا وهي أو يشتن إيمان بيوم آخر بيندي بإيمان بخوا بلام لبيني إيمان بخوا وإيمان بالروجي دوايا لو بين أبو أويل الروجي قيامتها سركوتو بأبيت شي بكي أبي إيمانك تواد بك عملي صالح بكي أجر إيمانك بالنر من عملي صالح بكي تولى قيامتها نتيجة سەرکەوتن نابێ و سەرکەوتنیش بە تێگەیشتنی قورئان واتە فەلاح واتە سەرفرازی ڕاستەقینە کە و لە قورئانی پیرۆزیشە تعبیرمان زۆرە لەوانەیە یەک لەوانەی کە زۆر جێگەی تێبینیە والعمل الصالح يرفعه بە کورتی ئیمان و کردەوەی چاک لە قورئانی پیرۆزە پێکەوەها شێلراون هەر وەکو هەویر جیا ناکرێنەوە لە یەکتر بۆیە مناقەشە هەیە لە بینی فیرەقە ئیسلامیەکانە ئایا ئیمان هەیە بەبێ عەمەل هەیە بەبێ ئیمان ئێمە ناچینەوەی کە خەوارج چی و تۆ مرجئە چی و تۆ قورئانی پیرۆز چیمان پێڵێ و زۆر تێگەیشتنی ڕاستی زۆربەی مسلمانەکانیش لەسەرەوەیە کە ئیمان و عەمەلی صالح دوانەیەکن پێکەوە و یەکتر تەواوکەرن ئیمان بەبێ کردەوەی چاک تەنها بانگەشێ ئیدعایە ئەڵێ ئیمانێکم هەیە بۆیە پێغەمبەر دوو خال لەسەر فەرمێ لو صدقوا العمل لو صدقوا القول لصدقوا العمل اگر بالراستي او شتان هبوايا کردەوەکەش ئەو گۆی کە بەدەم بانگەشەیەکەن ڕاستیان کردا لە کردەوەکشیانە ڕازگۆ بن کردەوەی چاکیش بەبێ ئیمان تەنها نمایشێکە تۆ شتێک ئەنجامە دەی بەڵام جێگیر نەبووە لای خۆت لەو بابەتەیە کە ئەڵێن ئەگەر خەڵکی تریش سوودی لێ ببینێ جاروایە کەسێک کردەوەیکی باش ئەکات خەڵک سوودمەند دەبێ لێی بەڵام خۆی وەکو ئیماندار سوودمەند نابێ لێی بەمانای ئەوەی کە پاداشتی لەسەر وەرناگرێ هەر کردەوەیەک بە نیەتێکی تەواو نەبێ بۆیە ئەو دوو شتەی کە لە عەقیدە زۆر جار بە دەرس خوێندومانە ئەڵێن مەرجەکانی قبوڵی کردەوەیەک لای خوای گەورە ئەوەیە کردەوەکەت بە خالصی لەبەر خاتری خوا ئەنجام دابێ و بە ڕێک و پێکیش لەسەر ئەساسی قورئان و سنت سەوابیەتی تیابێ کردەوەکەت ئەنجام دابێت
دوو شتان پێ ئەناسێنم کە ئیشی ئەم پیاوەیە ئیزۆتسۆ زۆر گرنگە و هیوادارم ئەگەر یەکێک لە پەیامەکانی ئەم بابەتەی من ئەمڕۆ لاتان جێگیر بێ ئەم پەیامە بێ. قورئانی پیرۆز بابەتەکانمان کە بۆ باسەکە کۆمەڵێک چەمک و مەفهوم هەن پێکەوە گرێدراون، شەبەکەیەک تۆڕێک نێتوۆرکێک دروست دەکەن. ئەو تۆڕەی کە باس لە ئیمان ئەکا کۆمەڵێک چەمکمان هەیە گرێدراون بە ئیمانەوە لە قورئانی پیرۆزە. من لێ ئەگەڕێم چەمکەکانتان پێ ناسێنم و ئاەتەکانیشتان بۆ ئاماژە پێەکەم ئەگەر بتوانن دواتر خۆتان بە دوای تەفسیر و بە دوای ماناکانە بگەڕێن، چکە ئێمە لەم کاتێکی نیو ساعت هەمان ناتوانم یەکێک بچمە سەری. شەبەکە گشتیەکەتان پیشانە دەم دواتر بگەڕێن بۆی و ئەم بابەتەشتان تەسلیمەکەین لە بەردەستان نابێ بۆ بگەڕێن. ئەوانەی لە قورئانی پیرۆزە لانی کەم 6 چەمکمان هەیە پێکەوە یەکتر تەواوکردن، ئیمانن و پەیوەندی ئێمە لەگەڵ خوای گەورە کە بابەتی ئیمانە ڕوونەکەن. و یەکەمیان ئیمان مەفهومە فراوان و گەورەکە، دوو هیدایەتی خوای گەورەیە کە ئیمان بەبێ هیدایەتی خوای گەورە تەحقیق نابێ و بابەتی ئیمان چۆن کاریگەری شێبێ دواتر لەسەر کردەوەی چاک باسەکەین. سێ ذیکر و یادە، لەوەی کە قورئانی ناوناوە زیکر تا یادکردنەوەی خوای گەورە، زیکرکردنی خوا تەواوکەری ئیمانە و بەهێزکەری ئیمانە و دەرکەوتە ئیمانە. چوار شکر، سوپاسگوزاری بۆ خوای گەورە، ئەسکردن بە نیعمەتەکانی، شکر لەسەر ئیمان، شکر لەسەر نیعمەتەکانیش. چوار عفوان ڕشد واتە پێگەیشتن، قد تبين الرشد من الغي. ڕشد واتە پێگەیشتنی عەقڵ، پێگەیشتنی ڕەفتار کە ئیمان وا ئەکا ئینسان ڕشدی بۆ دروست ببێ و عەقڵ و ئاوازی بکەوێتە کار. بەرهەمی ئیمانیش بریتێ لە تەقوا. تۆ ئەو پەڕی ئیمان و ئەو پەڕی شکر و سوپاسگوزاری پێکەوە ئەبێ بە تەقوا. لەو ئاەتانەی کە باسی ئەم چەمکانەی تایە، هەندێک لەو ئاەتانە لێرە ئاماژەی پێکراوە، ئینشاءڵڵا لە بەردەستان نابێ و کوتم دوای وەکو ئەرکێکە توانن تەماشای بکەن. بەسەلەی ئەوەی کە لە مەسەلەی هیدایەتە خوای گەورە ئەفەرمێ فەمەن اتبع هدایە فلا يضل ولا يشقى. هەر کەس شوێن هیدایەتی من بکەوێ ون ئەبێ نەڕێ ون ئەکا و نەتووشی شەقاوەت و زەرەر و خەسارەتی ژەبێ. لە باسی ذیکرا ومن أعرض عن ذیکری فله معیشة ضنکا. ئەوەی کە لە ذیکری خوای گەورە أعرض عن ذیکری یعنی یا ذیکری خوای گەورە یان أعرض عن القورآن، بەهردووکیان بە شێوازی تریش تەفسیر کراوە. بەڵام ذیکر بە مانای یادی خوای گەورە، مانا نزیکەکەی ئەوەیە فإن له معیشة ضنکا ونحشره يوم القيامة أعمى. سورة طه أو آية 23 و 24 سورة طه بو باسي الشكر وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم. سپاس گزاری زیادە دێنێ بە دوای خوای گەورە. یەکێکە لەو شتانەی کەڵێن تا سوپاس بکەی زیاد ئەبێ و زیاتریش بە دوای خوای دێنێ ولا إن كفرتم إن عذابي لشديد. تەماشا بکەن ها کوفری لە بەرامبەر شکرا داناوە. ئیزۆتسۆیەکێکە لەوانەیە کە لە قورئان ئەڵێ مقابلی پێچەوانەی کوفر بریتیە لە شکر. کوفر واتە کوفری نیعمەتەکانەکەی کە ئەبێ سوپاسی لە بەرابکەی، بەڵام بەرامبەری ئیمان کوفر نییە، بەرامبەری ئیمان بریتێ لە جوحود واتە ئینکاریکردن و دانبێ. مەسەلەی ڕشد و تەقوا ئەوانەش تۆڕی دووەمی بابەتەکەمان، ئەمە بابەتی ئیمان بوو. جا تۆڕی دووەمی چەمکەکانمان بریتە لەوانەیە کە پەیوەندی بە عەمەلی ساڵحەوەیە، کردەوەی چاک. عەمەلی ساڵح لە قورئانی پیرۆزە لانی کەم دیسان 6 چەمکمان هەیە. وەکو پێم وتن ئەم بابەتە یەکێک لە پەیامەکانی مۆزوعەکەی من ئەوەیە کە قورئانی پیرۆزە خوێن ئەم شتانە دبینی تەفسیرەکانی بە دوای بگەڕە یەکتر تەواوکەرن. عەمەلی ساڵح، البر یەکێک لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە بریتە البەر و ڕەحیم، سەرچاوەی هەموو چاکەیەکە. خوای گەورە خودی خۆی چاکە و خێرە. البر بە مانای ئەوەی کە چاکەکاری چیە تعریف کراوە لە قورئانێکێکە لە ئاەتە جامیعەکان کە ئێستا ئاماژەی پێەکەم. عەدل و قست، دادگەری، کە یەکێکە لە کردارە هەرە چاکەکان و پەیامی پێغەمبەران و میزان و کتێب و ئەوەکو لە سورەتی حەدیدا فەرمێ ليقوم الناس بالقسط. معروف ئەمر بە معروف و نەهی لە منکەر، کردەوەی چاک. عرف لە بەرامبەر معروف لە بەرامبەر منکەرە. حەسەنە هەش دیسان پێڵین چاکە، حەسەنە لە بەرامبەر سەیئە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة. خەیر کردەوەی خەیر، خەیرات لە بەرامبەر سەیئاتە. ئەمانە
مجموعەی ئەعمالی ساڵحن کە ئینسان ئەمانە ئەنجام بدا بەرهەمی ئیمانن لە ڕاستیە. تەماشای ئەو ئاەتانە کەن وەکو نمونە دیسان هیوادارم بۆ ئێوەی گەنج بگەڕێنەوە بۆ تەفسیرەکان قوڵبوونەوە تایە و لە قورئانی پیرۆزا کە گەشتنە سەر ئەمانە سلایدەکانیشتان بۆ ئەنێرم ئەگاتە دەستان ئینشاءالله. بۆ نمونە ئەو ئاەتەی بر کە باسمان کرد ليس البر بأن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ئەوە نییە بر و چاکە ئەوە نییە کە ڕووکەی ڕاستە ڕووکردنە قیبلە و گۆڕینی قیبلە و ئانە فەرمانی خوای گەورەیە بەڵام بری ڕاستەقینە چییە؟ ولكن البر من آمن بالله واليوم الآخر إيمان بينه جاب شوينيا كردوكان ديت طبعا إيمان بخواي قورا بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين أم إيمان قولت دواتر شي بدواي خويا دينه وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون. سورة بقرة آيات الصو حفتا وحوت هیوادارم یەکێک لەو شتانەی یەکێک لەو ئاەتە جامعانەی کە ئەمە و شتێک یەکێک لەو تەفسیرانەی کە من بۆ شخصی خۆم چێژێکی زۆر تایبەتم لێ بینیوە تەفسیری فی ظلال القورآن مەرحومی سید قوتب زۆر بە وردی باسی ئەمانەکە شێلران و پەیوەندی ئیمان و حاڵەتە دەرونیەکان و کردەوە چاکەکانش کە ئینسان ئەنجامەیەدا و ئەوانی تریش نمونونەکان لە پێشچاوتانایە بۆ ئەوەی لە چوارچەوەی کاتەکە ئینشاءالله تەواو ببین. سێ نمونەتان بۆ دێنمەوە کە لە قورئانی پیرۆزە تعریفی ئیمانداری ڕاستەقینە کراوە کە باسی ئیمانداری کردووە لەگەڵ یا کۆمەڵێک سیفەتی باس کردووە. ئەمەش دیسان ئەتوانن بابەتێک بێ بۆ ئەوەی بۆ تەفسیرەکە بگەن ئیمانداری ڕاستەقینە. ئێمە ئەمانەوێ ئیمانداری ڕاستەقینە بین، ئیماندارێک کە قورئانی پیرۆز باسیەکە، ئیماندارێک کە خوای گەورە ئەوێ. باشە ئەم ئیماندارە کێیە؟ سێ نمونەتان بۆ عەرزەکەم لای خۆتان تۆماری کەن و دواتر بیخوێن. زۆر بەشان تەسەوورەکەم لە محاضەراتیشتان لەسەر خوێندووە، بەڵام یەکێک لەوانە ئاەتەکانی سەرەتای سوورەتی ئەنفال ئاەتی 2 3 و 4 إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم. ئیماندارەکان چێن؟ ئەوانەی کە باسی خوای گەورە کرا، ذیکری خوای گەورە کرا، دڵ و دەرونیان چۆن نەرمە بێتەوە تا ئاگاتە ئەوەی کە کردەوە چاکەکانیان ئەنجامەدەن. ئەمە نمونەیە کە سوورەتی ئەنفال ئاەتی 2 بۆ 4. نمونەیەکی تر کە قورئانی پیرۆز بۆی باسکردوون لە مسلمان و ئیمانداری نمونەیە ئەوەی سوورەتی فورقانە ئاەتی 63 بۆ 68 و دواتر دوو ئاەتی تریش تەکمیلەیەکە عیباد الرحمن. بگەڕێنەوە بۆ تەفسیری عیباد الرحمن، بەندەکانی خوای گەورە لە قورئانی پیرۆزە چۆن وەسف کراون. و ئەگەر بکرێ ئەم چەند ئاەتەی کۆتایی فورقان هەر بە حیفظ لەبەرکەن کوڕینە بیکەن بە نەخشە لە ژیانتان ئەبزان چۆن مسلمانێک بی. بەندەی ڕاستەقینەی ئەرڕەحمان جەلە جەلالوهو چییە؟ بۆ تۆی گەنج بیکەی بە پێوەر لای خۆت چەند لەم سیفەتانە تایە، چەند لەم کردەوانە لە خۆتا جێبەجێکە ئیمانەکەت لەگەڵ عەمەلا چۆن پێکەوە گرێدەی. باس تە هەڵس و کەوتە، باس لە قەولتە، باس لەوەی کە تووڕە ئەبی چۆن کاردانەوە دەبێ. نمونەی سێیەم دیسان لە قورئانی پیرۆز بۆی باس کردوین ئەوەی سوورەتی عەفومکەن سوورەتی مؤمنونە، ئەوەی کۆپی پێستی فورقانەکە هەڵێ سوورەی سەرەتاکانی سوورەی مؤمنونە کە قەد ئەفلەح المؤمنون. خوای گەورە ئەفەرمێت بەڕاستی ئەم ئیماندارانە سەرفراز بوون. فەلاح جیایە لە مجرد نەجاح، یعنی جیان کردەوە نەجاح سەکسێسە، ئەوەی کە لە تەرمێ بەشەریوانە باسێکن شتێکی دنیاویە لە شتێکی جوزئیە سەرکەوتوبی. بەس فەلاحی ئەوەی کە لە بانگی پیرۆزە بانکە حەیە عەلە الفەلاح بریتیە لە سەربەرزی و سەرفرازی دنیا و قیامەت پێکەوە. قەد ئەفلەح المؤمنون و صفاتەکانیان سوورەی مؤمنونە نەک فورقان ببورنەوە هەڵەی کۆپی پێست. ئێستا چەندەقەیەکی کەمم ماوە هەندێک نمونەتان بۆ باسەکەم بەرهەمی ئیمان لە کردەوەی ئینسانە کردەوەی چاکە لە چیا ڕەنگەداتەوە. یەکەمیان ئەوەیە کە ئێمە وەکو تاک وەکو ئیماندارێک بۆ ژیانی خۆمان ئیمان لە ژیانی هەر کەسێکمانە چیمان پێشکەشەکە؟ ئیمانی ڕاستگۆیانە، ئیمانی ڕاستەقینە ئەمانەمان پێشکەشەکە، ئارامی دەرونت پێشکەشەکە،
شادی دەروونت پێشکەشەکە ئومێدت پێشکەشەکە ئەمە قسەی من نییە ئەو دیراساتانەی لە بواری علم النەفسا کراون و ئەتوانن بۆ وردەکاری ئەمە بگەڕێنەوە ئاراستە و ڕووگەت پێبەخشێ ئیمان تۆ ڕوت لەو شوێنەیە کە ئاراستە بە هەموو ژیانە دەبەخشێت وەکو چۆن نوێژەکانتەکەی ڕوت لە قیبلەیە ئیمانیشە ڕوتە لە ڕزامەندی خوای گەورەیە و ڕووگە بەخشین بە ژیانەوەی کە ژیان مانادارەکە مانا بە ژیانە دەبەخشێ وامان لێکا لە ڕفتاریشمانە بەخشندە بین لەگەڵ بەئەزنە نزیکەکانمانە بەرهەمی دووەمی ئیمان ئاستی خێزان و کۆمەلگایە چونکە ئێمە بە تەنها ناژین ئەگەر بە تەنها کەسێکی بە ئومێد و ئارام و بەخشندت بۆ دروستکە لە پەیوەندیەکەی لەگەڵ خێزانە لەگەڵ کۆمەلگایە چۆنە بێ سیلەی ڕەحم پەیوەندی خێزان هاودڵی هاوسۆزی لەگەڵ کەسە نزیکەکانتە والئەقرەبوونە ئەولا بالمەعروف و دواتر لە کۆمەلگاشە ئەوەی کە لە تەفسیری ئیحسانە ئەوترێت ئینسان چاکەکار بێ لە کۆمەلگایە هەموو کارێکی خۆبەخشی و چاکردن ئین الله یەأمر بالعدل والإحسان ئەمساڵ مامۆستا تەحسین ماشەڵڵا زۆر تەرکیز لەسەر ئەو دوو بابەتە کە ئەمڕۆشی هەر تەواوکردنی ئەو بابەتەیە بابەتی عەدالەتە و ئیحسان چاکەکاری کۆمەڵایەتی و کۆمەلگایە کە هەموو کارێکی خۆبەخش و کارەکانی کۆمەلگای مەدەنی هەمووی چێتە چوارچەوەی ئیحسان و چاکەکاریەوە یەکێکی تر لە دەرکەوتەکانی بریتیە لە گۆڕانکاری کۆمەڵایەتی ئیمان ئەوە نییە کە تەنها پەیوەندی بینی خۆت و خوای گەورە بێ بەڵکو ئیمان وات لێکە گۆڕانکاری کۆمەڵایەتی بکەیت چاکسازی کۆمەڵایەتی بکەیت سیرکەن باسی عملی صالحمان کرد الصالح الصلاح الإصلاح المصلح هەموویها لە یەک ڕەگە چاکسازی عملی صالح لە هەمووشی لە چاکە و لە چاکسازی و لە چاکەکاری و لە گۆڕانکاری کۆمەڵایەتیە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تغيير ما بأنفس بإيمان أكره أجر إيمانت نبي ناتواني تغيير شيء راسقينا بويا زور جار ئەڵێن ئینسان ناتوانێت چاکساز بێ ئەگەر خۆی چاکەکار نابێ ئەگەر خۆی صالح نەبێ ناتوانێت مصلح بێ خۆی گەندەڵ بێ لەکوێ ئەتوانێت چاکە بکە إن الله نانەت إن الله ئەوە مانوت إن الله لا يصلح عمل المفسدين یەکێک خۆی لە مفسدین بێ عملەکەی ناتوانێت صالح بێ بۆ قاعدەیەکی زۆر گەورەی لە ژیانی ئینسانیە یەکێک لەوانە کە مامۆستا تەحسین زۆر لەسەری ئەوەستێ من هیچ لەسەری ناوەستم و یەک سلایدم ماوە تەواویەکەم بۆ ئیلتیزام بە کاتەکە بکەین بابەتی دادگەری کۆمەڵایەتیە کە لەم ماوەی پێشوە قسەی لەسەر کراوە الحكم بالعدل بين الناس أو القسط بين الناس کە لە قورئانی پیرۆزە لە هەر کوێ باسی حکم کرابێ ئیلا باسی قسط و عدل کراوە الأصل لە حکمڕانی لە دادوەریکردن لە داوەریکردن لە نێوان خەڵکە لە قەزا ئەوە تا حکمڕانی سیاسی بریتیە لە قسط و عدل ئامانجی قورئانی پیرۆز ئەوەیە دوا سلایدم بریتیە لەوەی کە کاریگەری ئیمانە لەسەر حەیات طیبە کەوەی کە فەرمێ ژیانێکی شیرین طیب بە مانای شایستەش بە مرۆڤ من عمل صالحا ئەمە قاعیدەیەکە ئەمە بەڵێنی خوای گەورەیە کەس ناتوانێت لەم وجودە لە بەڵێنی خوای گەورە لابات طبعا ئێمە لە قورئانە دوو شتمان هەیە بەڕێزان وعدمان هەیە وعیدمان هەیە وعد واتە بەڵێنەکانی خوای گەورە سۆز بابزام لە بادینان واڵن باشە وعیدیشمان هەیە هەڕەشە ئەکات هەموو وعدەکانی خوای تەحقیقە بێت بەڵام هەندێک لە وعیدەکانی خوای گەورە لێی خۆشە بێت لێخۆشبوون هەڵەبژێرێت ڕەحمەت هەڵەبژێرێت لە کەسە تەجاوز ئەکات لەوانە بەڵام وعدەکانی هەمووی تەحقیقە بێت ئەمە وعدی خوای گەورەیە من عمل صالحا من ذكر أو أنثى نير بيامي بفرقي نية شنو بياو ليرة فرقي نية كروكش فرقي نية أويك عملك صالح بك بلام عملك بوداناوي من عمل صالحا نكهر عملك يعني من عمل عملا صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن إيمان دارك راستقين بك واتا إيمانو كردوي چاك بيك وكوكاتو جاء أجر كر بياكش بينير بيامي بياو بياجن بي باشا فلنحيينه حياة طيبة خواهي قولة بلينا دا إن الله لا يخلف الميعاد خواهي قولة هرگز وعد وبليني خوي ناشكيني فلنحيينه حياة طيبة هركز إيمان وعمل صالح بيك وكاكاته خواهي قولة
ژیانێکی شیرین و طیب و شایستەی پێبەخشێ وەلەنەجزیەنەهم ئەجرەهم بئەحسەنی ما کانوا یعملون. باسی دنیایە و باسی پاداشتی قیامەتیشە. حیاتی طیبە لێرە و فەلاح و سەربەرزیش لە دنیایە. ئەگەر کێشەیەکمان هەیە حیاتمان طیب نییە، مراجعەی ئیمانەکە، مراجعەی عەمەلەکان بکەرەوە بزان ساڵح یا ساڵح نییە. بەوەنە کۆتایی بە قسەکانم لێرم هیوادارم خۆم پێش ئێوە سوودم لێ وەرگرت بێ و قسەیەکمان کرد بێ کە بەکەڵک بێ بۆ دنیا و